ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئەو کاتان باش. سلااو و ڕێز بۆی خۆشەویست. هاوڕێیان سەقسە و باز لەسەر ئەو ڕووداوە گەرما و گەرمانەی کەرکووکەکەین کە بەداخەوە تا ئێستا ژمارە شەهیدەکان گەیشتە پێنج شەهید. بەخێربێن سەرچاوی ئێمە، سەرچاو ڕووداوەکانی کەرکووک و دەوری پاراستن و هاتنی هاکان فیدان و پیلان ڕووخانی حکوومەتی عێراق و کە ئەو بەرنامەیان لەدەستە. ئەندە قسە و باز دەکەین لەسەر ئەوانە. هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە. شتێبێخین چەکدەنگمان باش بێت، هەندە جار گلەیمان لێ دەکەن خەڵکە خۆتی. بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ڕێز و خۆشەویستی. ئەرێەوە نووری ئەمەحەلی لە چییە دەرێت دەتەما بوو دوێنێ کەرکووچ بگرینەوە. نووری هەمەحەلی ئیلاهی ئەوە دەیانگۆ لە نەرویج پارەیەکی زۆری هینایە. نووری هەمەحەلی ئەوە دەرێ بەتەما بوو کەرکووچی بگرمەوە هێز کەتەما بینمان لەبەرمان پاڕاوە. کورە بە فشەکەر یعنی زۆر کۆمیدیان هیچ شەرم ناکەن ئەو بەرپرسانەی پارتی وێژێتی فشە دەکەن وە دەزانن سەردەمی کۆنا هەر خەڵک بڕوایان پێ دەکەن، نازان دەبنە قەشمەر لە لای خەڵک. سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێربێن. ئێستا کۆمەڵێک نهێنی سەیرتان بۆ باز دەکەم. ئەوانەی بەدەستە من گەشتە چەندە ئینسان چەند زوو قسە بکە زانیاری زیاتر دەبیت و دەبتە سەبەق ئەوەی بەستر ئەمە ڕێک نەکەت دوێنێ هەندە قسە و باز بکەین. بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان درود و ڕێز بۆ ئەو شەهیدانەی کەرکووک کە بەدڵەکی زۆر پاکەوە شەهید بوون. هاوڕێیان ئەوانە کە شەهید دەبن مەرج نیانە، مەسەڵەن بە موعامەرەی پارتی بێیان پارتی بنیان ئەو خەڵک دەستە قەرەباڵغی پتر لە پڕەگولەیەک پێی دەکەی بەداخەوە شەهید دەبێ وکە ڕەنگ بە هیچ بڕوای بەوە نەبێت. خەڵکە چتکەی ئاژاوەتی یان ئەوە تا خۆ پیشاندان دەکایان هەوڵی کێشەنانەوە دەکاتن، ئەوانە لەوێ ڕادەوەسن گولەیە دێ پێی دەکەوێتن. یانی ئەوە جەپەنیە بڵێ ئەوە بی بۆیە یعنی مەرج نییە ئەوانە شەهید دەبن ئیتر سەربەیەک حەزب بن ڕەنگی زۆر بە پاچیش بە جددیش. زائیدەن خەڵکی کەرکووک کاکە ئەمە لێرەین خەڵکی کەرکووک تێڕوانین کەی لۆ مەسەلەی نیشتیمانی لە چاو ئێمە. ئەوان بە هەموو کەم و کورتیەک لە دەوائیرەکان لە هەندێک شوێن ئیستفزازی کوردانە دەکرێن و یعنی بە دەرەجە 200,000 مامەڵەیان لەگە دەکرێت. بۆیە تێڕوانینی کەسێک لە هەولێر و سلێمانی و گەرمیان و ژێر دەسەڵاتی ئەو دوو حزبێ جدایە لەگەر ئەوە. بۆیە دەبێ ئەو شتانە بکەین. هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە من هەندەشتی بە پەلە دەڵێم، ئەو زانیاریانە لامە دەمێ لەگەرتان دابەش بکەین ئاڵوگۆڕ بکەین. هەمووتان دەزان 5-6 ڕۆژ ڕەمەوبەر ئەمان لە ڤیددیۆیەکمان کردوتمان گەمەیەکی زۆر گەورە هەیە، موعامەرەیەکی گەورەش هەیە لەسەر کورد. گەمەکە هاکان فیدان یەکێک لە ڕەمزەکانتی. هاوڕێیان یانی ئەو خاڵەمان باس کرد. عێراق بریتە لە ئێران بە پلەی 1 ئەمریکا و تورکیا، ئەو سێ بەڕێوەی دەبن. عێراق بە سوبغێکە، یعنی سەرۆک وەزیرانێک پەرلەمانێک سەرۆک پەرلەمانێک دادەنرێ دەبێ ئەو سێ وڵاتە تەنسیق بکەن. ئەگەر ئەو سێ وڵاتە لە پشت پەردە تەنسیق نەکەن بە تایبەتی ئێران و ئەمریکا بە پلەی 1 و تورکیاش دەورێکی باڵای خۆی هەیە، ئەوە ڕووداوەکان ناستە پێش بە خۆتان دەزانن. بۆیە هەموو ئەو شتانەی کە دەکرێت ئەگەر ئەو سەیەکە ڕێک نەکەون ئیتر هەر کەسە کارتی خۆی دەردێنی گەمەی سیاسی خۆی دەکا هەرێکە ئەوی خۆی. مەسەڵەن ئێران دۆزۆن شیعەکانی لە پشتە، تورکیا سونە و کورد سونە و پارتی لە پشتە بەنمونەیەش، ئێران یەکێتی و شیعەکانی هەیە.
ئەمریکاش باڵادەستی لەسەر هەمووان هەیە، یعنی لە هەموو بوارەکان هەموو لێی دەترسن. ئەوجا بۆیە کاتێک کە دەبتە کێشە عراق بەرەو ئەزمەیەک دەڕۆ، ململانەی ئێران و تورکیا و ئەمریکا تون دەبێ، ئیتر ئەوە ڕەنگە داتۆ لەسەر عراق لەسەر سووریاش. بۆیە ئەوەی هەیە هی پارتی وەرەقەیەکی زۆر لاوازە هاوڕێیان وە تێنەگان، یعنی پارتی کارتەکی یەکجار لاوازە لە چاو کۆی پرۆسەکە. ئەوی پرۆسەکەی بەڕێوە دەبەستا بە پلەیەک ئەمریکایە، وەکو گوتمان ئێرانە و تورکیایە. وەکو گوتیشمان ئەگە سیر بکەین پارتی دوای هاتنی، یعنی ئەو شتانە بەشەشی دووبارەیە، دوای هاتنی هاکان فیدان زمانی گۆڕایە براکەم تون بووە. پێشەوە هەورامی براکەم مەڕەشە دەکە کاک پێشەوە نامەکەم لۆ ناردی زارە بەعز ناکەم نامەکەم لۆ ناردی ناوەکەم لۆ ناردی چییە. بەهەرحاڵ چکە زۆر ئیستفزازی کردین ئاڕیان لە بۆ زۆر لەوانە نییە پێم ئەیبان دە شتێ لێرە باس بکەم، بەڵام بەنامەی پریڤە لۆیان دەنێرم. هەڕەشەی لە حکوومەتی عێراق کرد برا، یعنی سەیری گوتاری پارتی بەر لە هاتنی هاکان فیدان، دوای هاتنی هاکان فیدان گۆڕانکاری بەسەعادی لەوەرەی هاکان فیدان دوانی بچار ڕەشەشی کردێت، چکە هەر یەکە و کارتی خۆی هەیە، داخوازی خۆی هەیە، ئێران داخوازی خۆی هەیە، ئەمریکا داخوازی، تورکیا لە عێراق داخوازی خۆی هەیە. سێ وەکو برێ عێراق شووی بە سێ کەسی کردیە، بەڕاستی عێراق شووی بە سێ کەسی کردیە. وەرە دڵی ئەو سێ ڕازی بکە زائیدەن دڵی ئەو هەموو حیزبە، یعنی بەڕاستی دەبی دڵت دەبابە بی وەکی 500 دەبابەکەی سیوێکی ئاپ لە عێراقی سەرۆک وەزیران بی، هەردەمێ یەکێک ئەو هەموو حیزبە، ئەو هەموو قەومیەتە، ئەو هەموو ئەدیانە بەجددیە. عێراق مەتحەفی قەومی و مەتحەفی قەومی و یعنی ئەوە مۆزەخانەی نەتەوان و ئەدیانەکانە، بیسی ئەدیانی تێدایە، مەسەلەن 12 کۆمەڵێک قەومیەتی تێدایە، ئەوجا هەر یەک لەوانە سەر بە داگیرکەر و ئەوەیەکە. بەهەرحاڵ ئێستا عێراق و سووریا لە ڕۆژێکی زۆر خراپدانە، وەکو گوتمان ئەمریکا زۆر بە قووەت جارەکەی تریش تەکیدمان کردووە. ئەمریکا هاتەوە نزیک انتخاباتە، ئەمریکا بایدن وەزعی شڕا، رووسیا شەڕی رووسیا ئوکرانیایە، چین هاتە منتیقەی رووسیا، لە سووریا باڵادەستە و لە ئەفریقاش جەپە کرایتەوە، لە تایواندا دژی ئەمریکا کرایتەوە. بۆیە ئەمریکا دەیەوێت حزوری خۆی پیشاندا. سەرچاوەی هەموو ئەو کێشانەی ئێستا ڕوودەدەن ئەمریکای هاوڕێن. ئەمریکا دەیەوێت خەتی نێوان سووریا و ئێران قەپات بکە کە دێرە زوورە، کە حدودێک لە بە ئەو میلیشە شیعانە دابنێ، ئەوە ڕەنگی دەداتەوە بێگومان لەسەر ئێران. ئێرانیش کارتی خۆی بەکاردێنی چییە؟ حەشدی شەعبیە زەخت لە ئەمریکا دەکە، ئەمریکاش کارتی خۆی بەکاردێنی. تورکیا لەو ناوەی کە دەزانی وەزعەکە تێکچوو، ئەویش میراتی دەوێتن. ئێستا هاکان فیدان ئەوەی ئەمە زانیتمان کۆمەڵێک داخوازی هەیە، بێگومان گەرمترین داخوازی پەکەکەیە ئاوە، بۆ خۆتان دەزان یعنی نەفتە، بەتایبەتی نەفتە، ئەگەر بەرنەدرێ ئیتر ئەوە بی. هاکان فیدان ئەوەی ئەمە زانیتمان بە حکوومەتی عێراق و ئەوانەی گوتیە ئەگەرنا سونە و کوردر لێلا دەدەین، سونە و کورد و پارتی لێلا بدرێت چ دەمینێ؟ یعنی بەجددیمە حکوومەتت شیعە دەمینێ، یعنی لە ڕوویش ڕاستە شیعەکان باڵا دەستن ئەکسەریەتن، بەس یعنی عێراق نامینێ. ئەلێرەدا پیلانەکە هەیە. ئەمریکاش تا حدێک پێخۆشە، ینی ئەمریکا زان چاوڕیان هەندێک خاڵ هەیە ئەمریکا و ئێران متتەفقن، هەندێک خاڵ هەیە ئەمریکا و تورکیا متتەفقن. من ناسمەنا ئەو تەحلیل و شتانە ئەوەیە، بەڵام ئەمریکا لەوەی لەگە تورکیایە، یعنی بەجددیە. ئەمریکا لە ئێستاکەدا دژی حکوومەتی عێراقا پارەی تەزویر دەکەن، دۆلارە و حەشدی شەعبی ئابلۆقەی ئابووری و مشکلە لە دێرە زوور دروست دەکەن، هەمووی بەفیتی ئێرانە. دەبەرەوەی ئەمریکا دەوێت ئەو حدودە بگرێت، بۆیە شەڕەکە لەوێندە زۆر گەرمە. هاوڕێیان شەڕەکە گەرمە، لەو شەڕی لە دێرە زوور بزانن چێ هاو بەش هاوڕێن. وەزارە خارجی تورکی بەیاننامەی دەرکرد، یا نازانم دەزانیان نا، کە پشتگیری شێخەکانی عەرەب دەکات دژی قەسەدا و حافز ئەسەد پشتگیریان دەکات، ئێران پشتگیریان دەکاتن. لەوەی هەر پارتی دۆستەکانی پارتی بڕۆ شێخەکانی عەرەب ئەوانەی کە دۆستی پارتین هەموو بەیاننامەیان ئەو برادەرش لەناو ئەو دنیاەدان، وتیان هەموو بەیاننامەی پاڵپشتیان لە بۆ شێخەکانی عەرەب لە دێرزوور، ئەوانەی کە لە قەسەدە هەڵگەڕاینەوە کە بە قیادەی ئەبوو خەولە
پشگیری ئەوەی دەکەن ئەو تەمەڕودە ئەوە ڕوویدایە قائیدی عسکەری دێرزور عادی قەسەدە بۆز ئەوان دەڵێن ئێستاکە ئەوە بەفیتی سووریا و ئێران دەجوڵێتەوە تجارەتی مخەدەرات دەکا کابراایکی عەرەبە خەرچی منتیقێت دێرزور کەمترین کوردی لێیە لەگە داعش تەنسیقلێ من ئێستا لەگەڵی دێرزور برادەر و شتمان هەن لەوێن دەربڕوا بکەم قسە کرد وتی بەشێک لە گوندەکانی شانگرتیە ئێران و سووریا زۆر پاڵپشتیان دەکەن وەزارە خارجیەی تورکی بەیاننامەی دەرکردیە وتی بەس ئەمریکا موقفی زۆر باشە لەگەڵ ئێمە یعنی وەکو ڕەئی دەربڕین بە شێخەکانی عەرەبانیان گوتیە ئەوانەی ئێمە پشگیری قەسەدە دەکەین ئێمە پشگیری قەسەدە دەکەین بەس دەڵێ بە هەلیکۆپتەر و ئەوانە بە درۆ یعنی جموجۆڵی داعش و ئەو ئەنجومە ئەو شێخانەی عەرەبان لەوێندەر لیان ناداتن بەڵام بە قسە پشگیری مەدەکاتن تا ئێستاکە ئیتر ئەو جموجۆڵە لە دێرزور هەیە کە هەوڵ دەدەن شەڕی قەومی دروست بکرێت کورد و عەرەب قەسەدە بە هەموو حاڵەتێک هەویەیەکی کوردستانی هەیە هەویەیەکی کوردستانی هەیە و تورکیا ئیش لە تێکچوونی ڕەوشی ڕۆژئاوا دەکات لەبەر ئەوەی ڕۆژئاوا بوویتە گەورەترین گرێچێرەی و زۆر خەتەرە هاوڕێیان بڕوا بکەن لە بەوەم نییە ینی قەسەدایان ئەزمموی ڕۆژئاوا لە بۆ ئێمە کووردە ئەزمموی ڕۆژئاوا تێک بشێ سەر لە نوێ داعش و ئەوانە زۆر گەشە دەکەنەوە کە پارتی لەو حاڵەتە هیچ جێلی نییە بە جددیمانی پارتی تەمەنای ئەو چرکە ساتە دەکا ئەو منافسە لە منتیقەکەی کە کوردیە ئەزمونێکی سەرکەوتوترە زۆر لە پارتی و لە ئیداری کورکاکە ژیان سەد مەعاشیان زیاد کردیە کەمترین گلەییان لێ هەیە یعنی نموزەزێکی جوانیان لە جیهان پیشاندایە دۆستێکی زۆریان هەیە خۆ ئێستاکە ئەو ساڵ بایدن استقبالی نوێنەری ڕۆژئاوای کرد استقبالی نوێنەری حکوومەتی هەرێمی نەکرد لە بەیتڵابیەس لە نەورۆزی ئەو ساڵ یعنی ئێستا ڕۆژئاوا تەمسیلی کوردەکان نەک باشوور بۆیە پارتیش بەشدارە لە موعامەرەی لە دژی ڕۆژئاواکان هەموو دۆستە عەرەبەکانی پارتی لە شێخەکانی پارتی لەگە سونەکان بینی خۆشە پشگیری تەواوی ئەو تەمەڕودە عەسکەریە لە دێرزور دەکەن هاوکات هاوڕێیان ئەوە لە دێرزور لە کەرکووک هاوڕێیان بۆ زانیان تورکیا حەز دەکاتن تورکیا حەز دەکات ئەو ڕۆژە بەردەوام بی ڕاکان زبووری پیاوی تورکیایە ئەو وەزعەی هەیە لە تورکیا کە ڕێگرە لە گۆڕینی مەحافز و پارتیش بۆ خۆتانزان چەندین جار پاڵپشتی کردیانی ڕێنەدایە ئەو مەحافزە بگۆڕێ بە مەحافزێکی کورد هەرچەند ئەوە بەر ڕێیان نەدا لۆ لەبەرەوەی تورکیا ئۆکەی ڕاکان زبووری کردیە و تورکیا حەز ناکە انتخابات بکرێ و حەز دەکە کەرکووک بەو سیغەی ئێستا بمینێتەوە ئەوە ڕێی تورکیایە لەبەر ئەوی لە قازانجیدایە کورد ئەکسەریەت نییە عەرەب و تورکمان باڵادەستن مەحافزەکە کرێگرتی خۆیانن و هاوکات هاوڕێیان هەموو حیزبە کوردستانیەکان بە هەموو حیزبە کوردستان بە حکمی خاسە یەکیان نەگرت و پارتی و یەکێتیش لە انتخابات زۆر دەترسن چەند کورد دەترسێ لە انتخابات کە هیچیان کەسیان لە یعنی شیعەکان دەگری عەرەب نەک لە کەرکووک لە هەموو شتێک کەس خەڵک بێزار بە لە انتخابات ماهیەتی حیزبەکان دەرکەوتن بووینە ملیۆنێر و دز و زەردا یعنی ناو عەرەبانی ژوایە ها ناو کورد نییە تورکمانەکانی ژوایە کەس ناستە انتخابات بۆیە لە کەرکووک هەموو هەوڵێک بۆ ئەوەیە نەکەر کورد نەکەر پارتی کەس نەستە انتخابات وا بمینێتەوە وەکو ئەوەی چەند ساڵە لە کەرکووک ئەوە نەکرایە شیعەکان برم عەرەبەکانی ژوا دەکەن ها شۆڤینیا عەرەبەکانی ژوا دەکەن تورکمانەکانی ژوا دەکەن هاوڕێیان بۆ زانیاریت ئەزە تورکمانەکان بۆ زانیاریتان ئەو نمونەتان پێ بڵێم لەوێ دوو بەرەباب دوو تورکمانی مەهەپە هەیە کە ئەرشە ساڵی سەرپەرشتی دەکات و حەسەن تۆرهانە کە ئێستا حایدی ئەردۆغانە ئەو جارەی ئەرشە ساڵە زۆر هەوڵی داوتە سەرۆکی جەپەی لیستی جەپەی تورکمانی قبوڵی نەکرد بوو جەماعەتی ئەردۆغانی ئێستا حەسەن تۆرانیان دانایە لە ناوانیش مشکلە هەیە لە ناو عەرەبەکانیش مشکلە هەیە لەبەرەوەی کەسیان هیچیان نییە ئیتر باشترین چەک چییە شەڕی قەومیە هەستی خوێنەر هەستی نەتەوەکانیان بجوڵێنن هەر کەسە نییە لەو مانگەی دەی کۆمەڵێک فەوزا کێشە دروست دەکا پارتیە جەپەی تورکمانیە عەرەبە شۆڤینیەکانن بەڵام بە هەر سێلاتیە
هەستی جەماوەری خۆیان بجوڵێنن بۆ ئینتخابات لەو ناوەندەی کوڕی کورد شەهید دەبی کوڕی عەرەب شەهید دەبی تورکمان شەهید دەبی کەرکووک بەرەو ناخۆشی دەڕوا باشە و پارتیانە کەی دەوێرن ڕاست هاوڕێیان بە بلۆکێرەی بکەین ببورن تەخوا بێئەدەبن نازانم کەی فێر دەبن هەر بەجد دیمە یعنی کورەوەرە ئەمن لە سویدی دەبینم هەندەرچی بەڵام وەرە بۆ هەموو نەتەوە کام گەڕێ تەنیا لەناو کوردی و عەرەب نییە ئەو زمانە پیسە هەیە یعنی نازانم خەڵکێک دەبینی سمێڵی ئەوەندەیە باوکی 6-7 منداڵە دێت جوونێکی ئازنە زمدادا کە ئەوە 20 ساڵە جوون بەمە دەدەن وازمای نەیانتونتر بووینە کورە واز بینن لەو زمانە پیسەی قوتابیەکانی مەلا مستەفای کەوە لە باپیرە گەورەکە کەتانەوە لۆتان مایتەوە ئەو جوندانە ئاستنزمە شەرم لە خۆتان ناکەن داگو بابتان یان لە ئاودەستی ئەنگۆیان پەرۆدە کردیە یان لە مەلهاکان ئەگەن ئەو زمانە پیسە چیە بەکاردێن ئەمرتان نەمینێ دوو قسەتان نییە گویا حزبی ڕەقەمیەکن سەدان تەلەڤیزیۆنیان هەیە لە لای بەچی دەترسن دەیان کەسی دەنێرن دوێمدە وەزانی ئەمە سار دەبینەوە بەخوای تونتر دەبینە بەرتان لە مەلا مستەفای دێنە خوارێ بەهەرحاڵ ئەوڕێیان عەرەبەکانیش کەسیان ئینجازاتیان لەو گەری خۆیان پێ نییە کەسیان خزمەت گوزاریان نەکردێ مەسەڵەن لە ئەوروپای هەر حزبەکە ئینتخابات دەبی کاکە دنیایەک دەستکەوتی هەیە لەو 4 ساڵەی جموجۆلی کردیە بەزۆر پێم برێ پارتی لە کەرکووکی چی کردیە یەکێتی چی کردیە لە کەرکووک بەڕاستی لە دزی تاڵانی زیاتر تورکمانی شەماشتە ئاڕیان عەرەبەکانیش بۆ بە هەموو لای متتەفقن ئاگرەکی نەتەوەیی دروست بکەن بۆ ئەوەی هەستی نیشتیمانی بجوڵەوە نابینی پارتی 20 ساڵە کورد لە کەرکووک هەیە لۆ پارتی ڕۆژێک جمجۆڵە چیوای نەکرد لۆ لە بەغدا لە پەرلەمان نەتاندی پەرلەمانتار و وەزیری پارتی جمجۆڵە چی قەومی بکەن باشە خۆ ئەوەشی کاکە لە 2010ەوە کەرکووک داگیر کرایە بە پێی قسەی پارتی وەنیا باشە لۆ لە کەرکووچە لە 2010 لۆ 23 هیچی نەکرد لۆ مانجی دوسێ مانجی بەر لە ئینتخابات دێ دەست بە و عەرزە کوردایەتی و ئەوەیە دەکاتن دەیە چ باسی لەوەی دەکەی ئەتوو کە هەولێرت کردتە تعریب هەرچی ئەوانەی کوردیان داگیر کردیان هەمووی لە بن پیری تونە هەموو شێخە عەرەبەکانی ئەوانەی بە ئاوریانوانەی خێمە هەڵدەدەن خێمەیان هەڵدەیە بڕوان پێ بکەم برادرێک وعدیدایە ناوەکانم لۆ بینی وتی 5 یان 6 کەس لەوانەی سەرەتای لەو 56 کەسێک کە خێمەیان هەڵدا بوو لە عەرەب و تورکمانە پارتیەکان بوونە باشە عەرەب و تورکمانی پارتی بوونە وتی ناوەکان لۆ وەردەگرم وتی خەڵک دایان ناسیتن باشە ینی پارەیان دەدەنێن بە ڕۆژێ 25,000 دیناریان دەدەنێن بۆ زانیاریتان نەوێندەر یعنی بە هەر سێ لایەن هەرسێک یەک بەرەنە لە هیچ شتێک دژی یەک نییە باشە پارتی کەی دژی شۆڤینەکانی عەرەب بووە کەی شۆڤینەکانی عەرەب دژی پارتی بوونە لە چێن دەردا بوون پارتی مشکل لەگە هەشت هەیە بەجددی ئەگەر هەیبی لەگەر خەتی ئێران هەیەی لەگەر شۆڤینەکانی عەرەب نیتی لەگەر تورکمانەکان نیتی هەموومان خۆ 20 ساڵە عەجەبەن ئێستاکە دەبینی ئەو سێلایەنە تورکمان و شیعەکان تورکمان و ئەوەکانن خۆ عەشت ناتێ خێمەی هەڵدا بەجددیمە بە پلەی یەکەم تورکمان و شۆڤینی عەرەبەکان نهاتینە هەموو دۆستی پارتینە و سەد ئەوەندە پارتی ئەو عەرەبە شێخ و عەرەب و بەعسیەکانی ئەوانەی کە دژی کوردن لە بن پیری پارتین لە هەولێرن ئەگەر بڵێ کەرکووک داگیر کرایە باشە مووسڵیش داگیر کرایە باشە یعنی خانەقینیش داگیر کرایە باشە خۆ دوای ئەوە 16 ئۆکتۆبەر هەر کەرکووک داگیر نەکرا هەموو کوردستان 150 خاچی کوردستان باشە بۆ پارتی بەس یەقەی کەرکووک دەگرێتن ئەدی ئەو هەموو ناوچەی تر کە پارتی هیچ باڵا دەست نمایە لۆ قسە ناکە بۆ بەز لەسەر کەرکووک دێ ولا دوسێ مانجی ئەخیری وەلەگە دۆستەکانی دێ ئەو شەرەفتنە هەردەگاتن و یعنی پارتی ئەتو ئەو هێزەی بەجددیمە دوێنێ دەڵێ ئەم هێرشەکەمە سەکەرکووچێ کورە کاکە وازبینە بە قوربان بە دەردیەوەی وازبینە فشەکردنیش بەو دەرزێنوریەوە وەڵای بە تەمای ئەوە بووین بە شەرەفم لە بەوەم نییە ینی ئەم تەمەنا دەکەم هێزی کوردی بتوانی کەرکووک بگرتەوە ینی بەجددی لە دڵەوەشمە هیچ لە بۆم ئەوم نییە لەبەرەوەی ینی کەرکووک شتەی گرنگە لە هەمومان بەس وەڵی دروی دەکەی بە سەری ئەوەی
بچێ پێش لێ دەدەن ئەو هێزەین تو ئەو هێزەنگ ئەوەندە پەرپوت و پێ باوەڕە کەس ئامادەنیە لە مزادەیەکی قەومی زیاتر هیچ کەتان نەکردیە خۆ باشترین نمونە 5 ساڵە چت کردە بۆ کەرکووچێ کاچ خۆم چەند جار هەوڵ درا محافزەکە بگۆڕدرێ کە ئایدی تورکیا ینی بە ویژدان بڵێن ئەلەو خاڵانە یەکێتی هەوڵی دەدا ئەم محافزە بگۆڕدرێ کە ها بۆ زانیاریتان ئەوەم بۆەوە نییە دیفاع لە یەکێتی بکەیت سکوم هەموو بەرپرسەکان یەکێتیش لەگەڵ ڕاکان زبووری لە پارە شریکن لە دزی پێکەوە شریکن ها بەڵام پارتی ڕێگر بوو لەوەی ڕاکان زبووری هەمومان دەزانین چەند جار هەوڵیاندا ئەو ڕاکان زبووریە دو سێ جار بگۆڕدرێت کورد ئەکسەریەت بوو لە ئەنجومەنی پارێزگا پارتی ڕێگری دەکە نەدەت چۆشۆری ئەی باشە چی ئێستا کە دوو مانگی ئەخیری دەی 5 گەنجت بە کوشتندا لە پێناوی بارەگاکردنەوە لەولا لە سلێمان لەسەر بارەگای خەڵک دەکوژی لەولا خەڵک بە کوشتن دەدەی ئەتو کەنجی نییە بڕوات بەوە بووە هاوڕێیان من یەک زانیاری کەتان پێ بڵێن دیگە لەوانە بڕوا بکەن دوێنێ تەعلیماتی پاراستن بووە نەک پارتی پاراستن دوێنێ تەعلیماتی کردی کادیرەکانیان بستنە ئەو مزاهرانە دەمانچەشیان پێ بووە تەقەشیان کردی باشە بەڵام ڕێخستنی پارتی نە تەعلیمات لۆ ڕێخستن نەڕۆی لۆ پاراستن چووە مەسئولەکانیان چوونە ناو خەڵک تحریزی خەڵکیان کردی خەڵکیان هەندایە گروپی فشار ئەڵێن گروپە چی باشن مزەکەرەکان خین تۆ کۆتاییان پێهینەیە کو لە سلێمانی هەفتەی شوبات کە ڕوویدا لە ناو بازاڕی بوودا بەرەو لقی پارتی بردرا ئەوەش بە هەمان شێوە بووە ئەندەرێن گروپی فشار نامەیەکیان خوێنتەوە داوایان کردیە کاغەش ڕەوای خۆیانەوە ئێمەد بەدڵ لەگەریانیان لۆ ڕێیەکە بگیرێ ڕاستەکەن لۆ ڕێ بگیرێ خەڵکانی دڵسۆزی کەرکووکن بەڵام پارتیەکان هاتینە تێکەڵ بەوە بوونە پاراستنەکان هانەک پارتیەکان خۆ مەسوود ڕێکخراوی حەساد باشکا قسەی کردیە لە ڤیدیۆ هەیە هاوڕێیان پاراستنەکان ئاسیان بەرزە ها ئەوانە خەڵکیان هەندایە قوبوڵ ناکەین نازانم یعنی ئەم جێم لێ ئەوە دەمانچەیان بردیە بێگومانایە ئیتر ئیسدان ڕدا ئەوە خەڵک شەهید دەبی لە هەردوو لایە ئەلو دەخوا قەپات کرد ئەلو هاوڕێیان دەنگم هاتەوە تخوا هاوڕێیان دەنگم هاتەوە ئەگەر دەنگ کێیە تخوات لە بۆمان ئەو بکەن بزانین خەڵک بڕوایان پێ دەکە نازان دەبنەشپەر لە لای خەڵک هاوڕێیان دەنگ کێیە هاوڕێ نازانم لای من قسەک ڕاوەستە لای من ڕاوەستە پارتیەکان هاوڕێیان دەنگ کێیە تخوا یەک لە بۆمسی ئەوە جوێندانیان دەست پێ کرد ئەمرتان نەبی هیچ هەموو سەقافەتان ئەو جوێندانە زگم بەو حیزبەی دەستی هاوڕێیان کورە وەڵای ئەو حیزبە جێگەوەیە بە شەرەفم نییە وەرە ئەمە ڤیدیۆ لە فەیسبووکێکمانەیە کورە مەزەڵەن ئەوە کتێ حیزبەکی گەورە و گران عمری 77 ساڵە لێت دەترسێ بەخوا کەیفم بەخۆم دێ بە جددیمە کەیفم بەخۆم دێ جوێنت پێ دەدەن هەرچی مرتەزیقەیانەیە داوە شێ حیزبەک لە کەسێک وەڵای نووری ئەمەعەلیەتی دەچم کەرکووک دەگرمەوە بەس لەبەرمان پاڕانەوە هەندە کەسی خێر خواست فشەکەر وەرە ئەوروپای وەرە نەرویج باشە لە بەوەم نییە هەندە قارەمانن هاوڕێیان دوێنێ تەعلیمات لە بۆ پاراستن چووە زۆر باشە تەعلیمات لە بۆ پاراستن چوە لە بۆ ڕێخستنی پارتی نەڕۆیە بۆ ئەوی کەشف نەبی بڕۆنە ناو مزاهرەکان فەوزا دروست بکری وە فەوزایان دروست کرد بۆ ئەوەی ئەوە خین برژێ و پارتی بڵێ ئەمن دیفاع لە حقوقی کورد دەکەم ئەگەر دیفاع لە حقوقی کورد دەکەی باشە لە بەغدایە چت کردیە وەرە بەس بەمبرێ لە بەغدایە لەو 20 ساڵی پارتی چت کردیە یەکێتی چستان کردیە چێ باسی مادەی 140 دەکا چێ باسی ناوچەکان دەکا بەڵام لە هەموو انتخاباتێک تەواو دەبی پلەی باڵای وەردەگرن باشە خۆ هەمومان ئەنگۆ دەبینین 20 ساڵە ئیستان نەکردیە 5 ساڵە کەرکووک داگیرکرا ئیستان نەکردی عەجەبەن ئەو عەرزە قەومی و کورد و کوردستانە نەکرایە باشە مەسعود بارزانانی لۆمە ئەولادەکانت نانێری خۆ 1000 پیاوت هەیە دەبڕۆ دووجار وەچی ئەو خەڵکەی وەچی بنەماڵەی هەمومان دوو کەست بە کوشتن بداتە خەڵک بڵێ ئەلحەق دڵسۆزی کەرکووکە کاکە وەڵڵا ئەمن ئەو راپۆرت دەکەم جێ لە ڕاگرتیە ئەو ئەسپانەی ئارین و ئەولادەکانی هەیەی هەتا 10 ملیۆن دۆلاری دەڕوە باشە ئەنی لۆ کوڕی فەقیر بە کوش بدرێ لە بۆ ئەسپی 10 ملیۆن دۆلاری لە بۆ ئەو ژیانە هایلایڤەی منداڵەکانی بارزانی و تاالەبانی هەتا کەنجینێ گەمەیەکی سیاسی کاکە ئەمە بەدڵ لەگەرتانین
بەجددی ژان دەمگری کە دەبینم گەنجی کەرکووک ئەو حەماسە شۆڕژێڕەی هەیە ئەوەندە دڵسۆزن ئەوەندە شارەکەی خۆیان خۆشدەی وەرە ئەو حیزبانەش تێ دەتکەنە ئامرازێک یعنی کەی پارتی هاتیە دیفاع لە کەرکووک بکە کەی یەکێدی هاتیە لەو 5-6 ساڵەی ئەوە ئاژ بەتاڵی بە کەرکووک کرد ڕاستە 16 ئۆکتۆبەر خیانەت بوو کەرکووکیان تەسلیم کردەوە چێ ئێستا دێن وزارەتی قەومی بە خەڵک دەکەن هەموو بووینە ملیۆنێر لەوێندەر ئازە بۆیە هاوڕێیان ئەوەی کە ڕوویدایە بڕوا بکەن بەرنامەیەکە لە ئەوی خینی کورد برژێ خینی عەرەب برژێ شەڕی قەومی دروست بی تاوەکو بڵێن حکوومەتی عێراق ناتوانی انتخابات ناکرێ یعنی ئەوان ئامانجیانە لە کەرکووک انتخابات نەکرێ بە پلەیەک لە تورکیا لە هەموو حیزبەکانی وێندەر وەکو خۆی ببینێ کورد زەرمەندی یەکەمە لەو وەزعی پارتی ئێستا خاڵی سەرەکی کە دەیەوێ ئەو زەختەی بکە بەشەش انتخاباتە بەس بەشی سەرەکی ئەوەیە کارتە لە بەرامبەر سوودانی بەکاری دەینی نەفتم لێ دەبڕی بوو جەمن و نانێری عێراق تێکەدا دەشبینن تەقینەوە دەست پێەکە کورە لە هەولێرە پێرە تەقینەوە ڕوویدا عەجەبان دوای ئەو وەزعە ولا خەڵک دەکەن موچەی لەبیر تەقینەوە دەکەن مشکلە دەکەن داعشی زندی دەکەن ئەو ئەمن و ئێوە دەبینن دەیان جەریمە دەکەن بۆی خەڵک نییە هەر بڵێ بابە بەس ڕابوەستی معاشەکەمان ناوێت چکۆگە معاش نەدرێت لەو چەند ڕۆژەی دەتەقتەوە وەزعەکە دەتەقتەوە ڕۆ مامۆستایان ئەویان کردوایاننا پارتی زەخت لە حکوومەتی عێراق دەکاتن یعنی کە لێ بگەڕێ وەکو تەیرەشی معقولیش ببینێتەوە چکۆ حکوومەت ینی خنکاندیتی من ئەو ڕۆژەش باسم کرد ینی بازەکەی پارتی ئەوە دەنوچی نەما برا بێ دەنوکە بێ باڵیشە ناتوانانی بفری پارتی بوویتە تەیری معقول بێگومان پارتی مشکلەی لۆ دروست دەکە کاچ خۆم تورکیا مشکلەی لۆ دروست دەکات تورکیا نەوتی ناڕۆ تورکیا زەخت دەکای ملیار نیوەکەیەوە بیتن ئیتر هەر کەسە دێ کارتی خۆی دەکات ئێران دێ زەختی خۆی دەکاتن لەو لایەن و شتانە کە ئەو حدودەی سووریا نەبردرێ ئەمریکا زەخت دەکا ئیتر هەموو ئەوانەش هەر یەکە کارتی خۆی بەکاردەنی کورد یەکێک لە کارتەکانە یەکێتیش یەکێتیش کارتێکی ئێرانی بەکاردێ پارتی و کارتێکی تورکی بەکاردێ بەڵام ئەوە نین کارتی گەورە بن و حکوومەتی عێراق هەوڵ دەدەن ئینهیار پێ بکری بەجددی و ئەگەری هاوڕێیان من ئەو زانیاریش یعنی با پێتان بڵێن مەسعود لەو ماوانە لە بیریشمان نەچووە لەو ماوانە باسی کردیە ئەگەر ئاخر وەجبە خەڵک دەنێرن ئەگەر خەڵکیان نارد ئەگەر نا حکوومەتی عێراق سقوط دەکە هاوڕێیان بەڕاستی حکوومەتی عێراق سقوط پێ دەگوت دەکشێنەوە وایە ئەو زارەی مەسعود زۆر جددیە دەکشێتەوە بۆ زانیاریتان و لەو ڕۆژانە ئەوەتە لەگە محەممەد کەمالی مەسعود بارزانی 29 مان کۆبوونەوەی کردیە 3 ڕۆژ 4 ڕۆژەمەوە باشە ئەو پیلانە دانرایە کە ئەو فتنانە هەر بجی سێندرێ و ئەوەتە لەگەر هەموو لەقەکانی پارتی گوتی دەگەڕێنەوە بە هەرنەوە ئەچی بدەبی بگەڕێنەوە ئەگەر نە ئەوەتەوە دەبینی مشکلیان دروست کردی ئەوە کۆبوونەوەی مەسعود بارزانی لەگەر هەموو ئەو مەسعودەکانی ئەو 29 مانگە بڕۆن سەر ئەوەی پەیزی محەممەد کەمالی مەسعود لە قیسەی پارتی باشە یعنی خەتەکە زۆر بەڕوونی دیارە و لەوەش گرنگتر هاوڕێن کو بزان پارتی تەلەڤیزیۆنی پارتی کوردستان 20 سال 3 پەیامنێری نردبوو ئەگەر هەر تەلەڤیزیۆنێکەکی نردبوو ئەو 3 نردبوو و ئاوان تێڤێ چییە ئەوەی ئاوان تێڤێژی کوڕی مەسعود بارزانیە ئارین دەڵێن ئەوە دێتن دێتە پێش ئەوە منافسی کوردستان 20 سال ئەوەش دەکە نەفەریان برین دەڵێن ئاگریان دەکردە ئەوەندە تەحریزی خەڵکیان کردیە و ئەوەندە کەیسەکەیان جوڵاندیە لە ڕووی ئەعلامی ئەو پەرتەقویان کرد کادیری خۆیان بە تایبەتی کادیرەکانی پاراستن نادێ و ئەم نەوی زانیتم بەڕاستی خەڵکی بە دەمانچەشان نادێ بۆ ئەوی ئاوا ببتێ هاوڕێیان یەک شتان پێ بڵێن دارە کوڕێکی کۆمۆنیستە بوو نوع فکرێکی سەیریان هەبوو ئەو دەیە فەلیەسقوط الدەولە بجەمیع ئەشکالە لای ئێمە زانی چی گوت ما حەز دەکەین خوێن بڕشێ بۆ ئەوی سراعی تەبەقی ئەوەندە بەقووەت بی یعنی چەند خوێن برژێ بۆ ئێمە ئازاد یعنی ئەفکاری وایە کۆمۆنیستیە ئینسانیە دەکۆ حەز دەکەین کە مزاهرە دەبی خوێن برژێ هەوڵ دەدەین بۆ ئەوی سراعی تەبەقی خۆ فعلەن کە هەموو کات کە خوێن برژێ خۆ عەبدەی شوبات هەموو شەید و بریندارنە بۆ ئەوانە دەتەقیەوە بۆ دەرەجە و ئەو پێنج شەیدە درا مەسەڵە سراعی قەومی دروست دەکات دەیکاتە کەسەر لە دڵ و دەرونی خەڵکی کورد هەست بە ئیهانەت دەکات لە کەرکووک ئێستاکە کە پێش شەهیدیدا دەبرینداریە بۆ زانین 47 بریندار بدیلیان هەیە
دەستگیراویان هەیە بڕواو کە کەس نەچوو بە دویان هەتا نێڕوانێ کەس نەچوو بە دویان دیان بە کوشتیان دەدەن ئەوەیان دەکەن بەس هەتا مەطلەبەکەی خۆیان پێدەوێت ئەگەر نالۆ مەنسەب کوڕەجاشەکەی شاخەوان دەنێرن و دوو پارتی دوو ئەوەی هەیە دوو بەرپرسی باڵای هەیە شاخەوان و یەکەش کەشیان لە کەرکوچی باش لۆنانە ناوخۆ پیشان دەران و ئەوانەوە نییە لۆ دیفاع ناکەن لە ئەوەیەتی لۆ بەس کوڕە هەژارەکان کورد و کوردستان سوکایەتی کە من دەزانم یعنی هەندە عەرەبان هەندە تورکمان ئیستیفزازی کورد دەکەن و کورد ئێستاکە ئەو شارەبەی خۆی دادەنێ کە بەشەشی سەرەکیە نەک ئەوە کە ئەوە دەبی بۆیە دێن بە کوشتیان دەن تاوەکو پارتی سبێ بڵێ ئەمن دیفاعم لە کورد کرد ئەمە هێزمان زوڵاند ئەگەر ئەوە نەبێ مشکلە لەوەدایان دێ خەڵک بڕوات دەکات کورە پارتیە و هێزە نییە بێ لەو زەمەنەی دیهجومی سەر کەرکووک بکە و حکوومەتی عێراق بکاتن بڕواو کە پارتی ئێستاکە وەزعی ئەوەندە شڕە تەمەنا دەکات بەس لێ بگەڕن کەسی دی ئەوا مزادی قەومی دەکاتن و هەندێک خەڵکی لۆ دەنگدان پێخڕ دەکاتەوە پارتی باش دەزانێت ئەگەر ئینتخابات سەر بگری لەوەی هیچی نەکردیە بۆیە دێ ئەو عەرزانە دەکات و یەکێتیش هاوڕێ منە قسانم لەوە نیە ها یەکێتیش نەکیچی نەکردیە هەموو مەسوولەکانی بووینە دەست سەدتان و هەتیان دەست و ئەو پەڕی زوڵمیان لەو خەڵکی کەرکووک کرد بە ڕادەیەکەوە دیتان خەڵک تف و نەعلەتیان دەکات و قبوڵێ تا حەدێک ئابروچوونە کە ئەوە حەشت ئەوەیان دەکرد بەهەرحاڵ هاوڕێیان ئەوەی دوێنێ ڕوویدایە درێژەی پیلانە گەورەکەیە و ئەگەری هەیە زۆر شتکە بێتە گۆڕێ و بە دووری مەزان ئەگەر مەعاش نەدرێت حکوومەتی مەسرور سقوط پێ دەکات یعنی تا هەفتەی داهات و سێزدەی مانگە دەوامی مامۆستایان دەست پێ دەکاتەوە دەوام نەبی دەست بە مزاهرات دەکرێت و معاش حکوومەتی عێراق نەنێری حکوومەتی مەسرور چمایە بەس پێم برێت چمایە یعنی کاربەڕێکەرێکی هیچی بەدەست نمایە بەس بۆ گیانی ئەو خەڵکە هەژارە مایە هیچی پێ ناکرێت بۆیە بەرەو سقوط دەڕە بۆیە پارتیش مشکلە دروست دەکات بە دووری مەزانن سەدان سەرێشەی لە بۆ ئەو حکوومەتی عێراق دروست بکەن داعش بینەوە و بۆ ئەوەی خەڵکی کوردستان هەیە ئەو بکەن یعنی لە ناو هەولێر و سلێمان کوردستانیش دەست بە تەقینەوە و داعش وەکو 2003 خۆ کە سەدام ڕووخا هاوڕێ هەموو لە بیرتانە قاعیدە زیندی بۆ بەعسیەکانیان زیندی کردو لەبەر ئەمریکا تا مەسیف سەیتەرەی هەگرت هەموو دیتان چ کارتێکیان ڕاش کاکە سوڵتە خەتەرە سوڵتە باوکو کوڕ لێک دەکا سوڵتە دەست لە بۆ هەموو کارتێک دەبندرێ وەکو یەکێتی پارتی لە خیانەت دەستیان لە بۆ هەموو کارتێک برد ئەوە سوڵتەیە سوڵتە ئەوە ملیارەها دۆلارە ئەوە نەفتە خۆ هەر چەندەوە بڵێم ئەوڕۆ برادرێک باز دەکرد دەگوت وەڵڵی سەفەرمان کردیە لە ئەوەی هەولێرە لە بۆ دهۆکچی بە 7 سەعاتی گەیشتنێ لەبەر ئەو ڕێیە هەمووی تەنکی نەفت بووە بە قاچاق ئێستا پارتی بە کەیف خۆی دەفرۆشی کەسیش هیچ حساب نییە بەڵام وەرە سەیر بکە هیچ ناستە ناو ئەوەی ناو دەخیلەی حکوومەت بە کەیف خۆشیان دەفرۆش هاوڕێیان بەڵێ یەک دەق خەبەر پارتی خەبەرات پارتی بە تەمایە خۆپیشاندانی ملیۆنی ڕێک بخات پارتی ئەوە خەبەرێک ئێستا هات با لە ناو چات دەنووسرێ پارتی بە نیازە خۆپیشاندانێکی گەورە دژی حکوومەتی عێراق ڕێک بخات نوێترین خەبەر تەوزیهی پاراستنە باشە تەوزیهی پاراستنە پارتی کێشە دروست دەکات یعنی کاکە ینی ئەمیش بوون لە دەسەڵات بملیارەها دۆلار و سوڵتە و ئەو هەموو عەزەمەتەم هەبێ هەروادێ کلک و باڵم دەکرێت ئێبێ گومان ئەوش لە بەرامبەر حکوومەتی عێراق دەست لە بۆ هەموو کارتێکی ڕایەکیش ئاوا کوڕی کورد بە کوشت دەدەن کورد و کوردستان کەسی کورد و کوردستانەکە بەدەر پێیز ناکە هەمومان دەزانین چ بووە لە بەغدا هیچ نییە و بە دووری مەزانە لە حکوومەتی عێراق بکشێنەوە بە ئەمری تورکیا بۆ ئەوی سقوط بۆ حکوومەتە بکەن لەبەر ئەوی پارەیان ناداتێت لەبەر ئەوی کلک و باڵیان دەکات کە بەشەکی هاوڕێیان ڕاستە مامومە دڵخۆشینەوە حکوومەتی هەرێمە زۆر مفاجعاتی هەیە لۆی ئەو مانگەی مفاجعاتی گەورە زۆر ڕوودەدا لە من وەگرن لە مانجی نۆ مفاجعاتەکە هەیە تا مانج زۆر مفاجعاتی کە هەیە بۆیە پارتیش دەست بە ئەوە دەکە بەزم تحەدای دەکەم بتوانی لە 15,000 کەسی زیاتر خەڵکاتەوە بە هەر بڵێ ملیۆنی خەڵکی پارتی تااقەتی نمایە پارتیەکان باش دەزانن خەڵکی پارتی تااقەتی نمایە گرنگ ئێستا لەگەر ئەو قسانەوە برادرێک خەبەری نات دەڵێ تەوزیهی پاراستنەوەی هەوڵدەن خۆپیشاندانی گەورە
لهولير سطانوات جريك دخن دجي حكومتي عراق أو حكومتي هر بخوان بيار راجان استاك لبروي معاش عند بردري لبروي كركوبالي عندكري سنجر يعني قلت سپاس بوجه راجرتن تنهاوران زور سپاس بو كاتي ايوي خوتن لقال ايمة ترخان كرت بهيوان اگا من لا او بي هم من هول ددن يعني براسي بو اتجاه بروين كا اوان دي بيمان دكر روتكا زول بارتيو چتي گورد كل بارتيو چتي ورقه زول بتسكن لتاو معادله لمنطقه هي امريكا روسيا سينا تمنطقه الرابطه بشري اوكرانيا والرابطه با ململاني ايران وامريكا وتركيا لمنطقه قزي كرد لباكور او معامله لسكرتي لباكور ودي تان او لا ايران لا ويدا غازم حزب كردي دا لبردي دا وتابيز روش كلها مو حزب كان كذا معامله شي قوري لسكرتي اتلو معامله هر كس كارتي خور راشي زور سپاس دادم هارم با او کاتی لگلای متن بخش کاتش خوش